دکتۆرە گیان با لەوە دەست پێ بکەم کە پوختەیەک لە قۆناغەکانی دووجانیمان پێ بڵێ. بە شێوەیەکی گشتی ئێمە دووگیانی ئەکەین بە سێ قۆناغی سەرەکیەوە. قۆناغی یەکەممان کە پێی ئەڵێن قۆناغی سێمانگی یەکەمی دووگیانێک کە قۆناغی یەکەمە، و قۆناغی دووەم واتە سێمانگی دووەمی دووگیانی، و قۆناغی سێیەم کە قۆناغی کۆتایی و سێمانگی کۆتایی دووگیانی پێ ئەوترێت. باوترین نیشانەکانی سەرەتای دووجانی چین؟ کۆمەڵێک کۆنیشانەمان هەیە کە لە سەرەتای یەکەمی دووگیانی داڕوو دەدات. ئەم نیشانانەش بەهۆی کاریگەری هۆرمۆنی پرۆجسترۆن هەروە هۆرمۆنی HCG ئەبێت کە لە ماوەی دووگیانیدا ئەم دوو هۆرمۆنە بەرزە بێتەوە. کۆمەڵێک نیشانە دروست دەکات. یەکێک لەو نیشانە لە باوترین نیشانەکان ئەوانەیە کە خانمەکە هەست بە ڕەغبوونی سنگی ئەکات، هەروەها وەستانی سووری مانگانەیە. بەڵام هەندێک جار لەوانەیە خانمەکە خوێنێکی کەم ببینێت، ئایا خوێنێکی ڕوونی سوور بێت یاخود خوێنێکی قاوەیی ببینێت، هەروەها لەوانەیە تووشی قەبزی بێت. گرنگترین نیشانش ئەوەیە لەوانەیە خانمەکە هەست بە تێکچوونی باری دەرونی بکات بە شێوەیە کەس کاردوەکو ڕۆژانی ئاسایی نییە پێش دووگیان بوون، بە جۆرێک کە خانمەکە زۆر بێکات بەم نەڵێ دکتۆرە من لە خۆمەوە تووڕە ئەبم پێشتر بەو شێوەیە نەبووم. ئەمەش بەهۆی کاریگەری هۆرمۆناتەوە لەسەر خانمەکە بێگومان. هەروە زۆر جار خانمەکە زۆر زوو دڵی تون ئەبێت و لە خۆیەوە ئەگرێت، و هەندێک کاریگەری هەندێک نیشانەی ترمان هەیە لەوانە ئازاری بەشی خوارەوەی سک یان خودت پشتە لە ماوەی دووگیانی بە تایبەتی لە قۆناغی یەکەم، و هەروەها ئێڵنجدان کە یەکێکە لە نیشانە زۆر بێزارکەرەکان بۆ خانمان بەڕاستی، بە جۆرێک کە هەندێک خانم هەیە لەوانەیە بە شێوەیەکی زۆر کەم هەستی پێ بکات یان هەندێک جار هەستی پێ ناکات، بەڵام هەندێکیان بە شێوەی مامناون، و هەندێک لە خانمان هەیە بە جۆرێک کە یعنی کاریگەری ئەکات لەسەر ژیانی ڕۆژانەی خۆی، هەتا ئەرکی ڕۆژانە و یان ئەرکی دەرەوەی لەوانەیە نەتوانێت بە باشی جێبەجێ بکات. بە جۆرێک ئێڵنجانەکە ئەوە زۆرە، ینی ناتوانێت خواردن بخوات، بە جۆرێک بۆنی خواردنەکەی بۆ بێت یەکسەر ئەرشێتەوە. و ڕشانەوەش لە ماوەی دووگیانی هەندێک جار خانمێ هەر ناشێتەوە کە ئەو زۆر باشە، بەڵام هەندێکیانەیە جارێکیان دوو جار ئەمەش تا ڕادەیەک ئەتوانێت خانمەکە بەرگەی بگرێت. بەڵام جۆرە ڕشانەوەیە کە بە شێوەیەک بێت کە ئێمە پێی ئەڵێن هایپەرئیمێسیس گراڤیدارم، کە خانمەکە ناتوانێت هیچ خواردنێک بخوات یان لەگەڵ هەر خواردنێک کە ئەچێتە ناو قورگی ناگاتە گەدە یەکسەر ئەرشێتەوە. ئەمەش بەهۆی ئەڵنجدانی زۆر و هەروەها بێزکردنەوەی زۆرە لە خواردن. ئەمانش کۆمەڵێک لەو نیشانانن کە لە سەرەتای دووگیانی ڕوئەدات لە خانمان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.